کاتژمێر 5 و 15 خولەکی بەیانە ئەمە دەستپێکی ڕۆژێکی نوێ لە باشترین کۆلێژی سەربازی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق لە کۆلێژی سەربازی زاخۆ. من سەفین کوردۆم لەگەڵم بن پایتەخت میدیا بۆ یەکەمین زار لەسەر ئاستی تەواوی میدیاکانی هەرێمی کوردستان و عێراق دیمەنی مەشق و ڕاهێنانی کۆلێژێکی سەربازیتان بۆ دەخاتە ڕوو. لەگەڵ لێدانی یەکەم زەنگدا شتێک نامێنێت بە ناوی نووسە. تەواوی قوتابیەکان لە خەو هەڵدەستن و پێویستە لە ماوەی 5 خولەکدا ڕیشیان بتاشن و لە بەردەم ژوورەکانیان ڕیز بگرن. مامۆستاکانیان بە وردی پشکنین بۆ ڕیش و جلو بەرگیان دەکەن. تەنها چەند ساتێک پاش زەنگی بەیانی فەسیلەکان وەک ڕووبارێکی ڕێکوپێک لەسەر شێوازی گروپ دەست بە جوڵە دەکەن، یەک لە دوای یەک بە ڕیزبەندیەکی سەربازی بێکەم و کوڕی خۆیان ڕێک دەخەن. لەگەڵ یەکەم تیشکی خۆردا هەنگاوەکان یەک دەگرن، ئامادەم بۆ گەشتێک بەرەو گۆڕەپانی مەشق و ڕۆژەکەیان بە وەرزشی بەیانیان دەست پێ دەکات. لە گۆڕەپانی مەشق و ڕاهێنانی کۆلێژی سەربازی زاخۆ قوتابیانی کۆلێژی سەربازی زاخۆ دێنە گۆڕەپانی مەشق و ڕاهێنان بۆی ئامر فەسیل یاخود بەرپرسی پەل پشکنین بۆ جلوبەرگ و ڕیشیان بکات تاوەکو بزانێت هیچ کەم و کوڕیەک لە جلوبەرگ و ڕیشیان هەیە یاخود نا. لێرە لە دڵی کۆڵێژی سەربازی زاخۆدا یەک ڕیزی واتایەکی قوڵتری هەیە، هاوشانی قوتابیانی پڕ لەورە و هێز ڕاگری کۆلێژ و تەواوی ئەفسەران بە هەمان ئیرادە و خۆشەویستیەوە ڕاهێنانی بەیانیان ئەنجام دەدەن. هاوشێوەی قوتابیان لێرە بە هەمان شێوە ڕاگری کۆلێژی سەربازی زاخۆ و ئەفسەران ڕاهێنان دەکەن. لەمەوێ بچمە لای گفتوگۆی لەگەڵ بکەم، بزانم هەندێک پرسیاری ئاراستە دەکەم، بزانم بەیانیان کاتژمێر چەند هەڵدەستێتن وە چی دەکات. لەگەڵم بوو. بەیانی باش باشێن ئاسماقە گۆران بەیانی باش تەندروست بەیانی باش باشێن خێر بێن سەلامەت بێ. بەیانی زوو لەگەڵ قوتابیان بووین، سەحەت خۆش هاتوونە تێرە بۆی بزانین بەڕێزیشتان بەیانیان کاتژمێر چەند هەڵدەستن. خۆی زۆر بەخێر بێن بۆ کۆلیژی سەربازی زاخۆ حەسەب منهاجی کۆلیژی سەربازی زاخۆ بینیتان یعنی بۆقی هەلستان یعنی کە بەیانیان سعات 5 بۆق لێ دەدا بۆ هەموو قوتابی و هەموو منتەسیبەکانی سەر بە کۆلیژی سەربازی پاش تەقدیم عەرض و پاش تەفتیش و ئەوانە سعات 6 بەیانی سعاتی یەکەم دەست پێ دەکات. ئەوە ئیجباریە بۆ هەموو منتەسیبەکان، یعنی ئەفسەر و مامۆستا و سەرباز و قوتابی و خۆشت هاوشێوە قوتابیان بەڵێ ئەکید یعنی ئاخرین نەفەر کە داخلی ئەو ساحەی دەبی ڕاگیری کۆلیژیە ئەو 45 دقیقە. ئەوە دەلێنێ سعاتی یەکی تەدریب بەدەنی. ئەوە غایەتی پێچیە هەم وەکو بڵێ ئاستی لیاقە بەدەنی، یعنی ئاستی وەکو بڵێ جەستەیی بۆ ئەو قوتابیانە بۆ ئەو منتەسیبانە بەرز بکرێتەوە. باشە دوای ئەوەی کە لێرە ڕاهێنانەکان مەشقەکان کرد وەنانت خوارگەڕایتەوە ئەوە دەگەڕێنەوە پاش گەڕانەوەمان حەسەب تەوقیتاتمان هەج هەیە، یعنی نانێ سوبەینیان سعاتەکانی تەدریبی سعات 8:30 نانی بەیانیانە. ئەوجا ئەوە تەنها نەنان خواردنە
هەشت و نیو مەسەلەن ڕاگیری کۆلیژ لەگەڵ هەموو ئەو ئەفسەرانەی کە دێن بۆ نانی بەیانی پێی دەڵێن ئیجاز سەباحی یعنی وەکو مؤتەمەرەکە وەکو کۆبینەوەکە بزان چ تەوجیهات هەیە لۆ ئەوڕۆکە. باشە خۆ دوایان خواردن چی دەکەیت؟ پاژنان خواردن مەسەلەن بزان مانهات چییە مەسەلە ئەگەر ڕامی هەبی ئێستا لۆ نمونە مەسەلەن سێ خول لە ناو ئەو کۆلیژ هەیە. پرسیارم کردووە دوایەوەی کە نانی بەیانی دەخۆی کەمێ قورئانی پیرۆز دەخوێنی ئەوە قورئانی پیرۆز پاش نوێژی بەیانیان پاش نوێژی بەیانیان یەک ساعتی هەموو ڕۆژە ئینشاءالله ئەگەر خوا تااقەتمان بدا پاش نوێژی بەیانیان پاش کە منهاج دەست پێ بکە یەک ساعت قورئان خوێندنەوە. دەستەکان خۆش بێت سەلامەت ڕاهێنانی خۆتان بکەن ئێستا کات ناگرم باشە ئەوەی کە نانتان خواردون ڕاهێنان کرا دێم وڵات باشە بەخێر بێن. ڕۆژێکی پڕ لە ئەڕک چاوەڕێیانە لە هۆڵی نان خواردن قوتابیان بەیەک ڕیزی ژەمێکی خێرا و پڕوزە دەخۆن. ئەمە تەنها ژەمێک نییە و مەشقێکە بۆ خێرایی و کارایی چونکە لێرە کات زێڕە و ئەوان فێر دەبن چۆن لە کەمترین ماوەدا ئامادەی بەرگری بن. کاتژمێری ڕاستەقینەی مەشق دەست پێ دەکات وانەی پراکتیکی و تیۆریەکان دەرگای زانست و لێهاتووی دەکەنەوە لە یەک کاتدا زیاتر لە 1500 قوتابی دڵی کۆڵێژەکە پڕ دەکەن لە ژاوە ژاوی فێربوون دەستیان خستووەتە سەرچەک مێشکیان خستووەتە گەڕ بۆ فێربوونی تەکنیکەکانی جەنگ. لێرە هەر کەسێک دەبێتە شارەزا لە هونەری بەرگری لە چەشنی چەکەوە تا استراتیژی جەنگ. کاتی حکومت بڕیار دەدا بۆکردنەوەی خولەک ئەو کاتی ڕێنەمایی و تعلیمات دەردەچی مەسەلەن دەڵێ کردنەوەی خولەشی تاهیلی بۆ قوتابیان دەبی اختصاصی ئەوە بی شەهادەی بەکەلۆریۆز بی تەمەنی ئەو هابی بە پێی تعلیمات توانیمان کۆلیژەکەمان لە ئاستەشی بتانم لێ مامناوەندی بێخینە ئاستەشی ئێستا لەسەر ئاستی هەموو عێراقی فدرال وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆلیژی سەربازی زاخۆ یەکەمە هەم لەسەر کۆلیژەکان و هەم لەسەر هەموو یەکەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراق. گۆڕەپانی تەقاندنی چەکە قوتابیان ڕیزیان گرت و لەبەردەم مامۆستاکانیان فێری هونەری بەکارهێنانی چەکەکان دەبن لە دەمانچە و کلاشینکۆف و M416 سەردەم و G36 پێشکەوت و دژە تانکەوە تا دۆشکە و بیکەیسی و هاون و نارنجۆک لێرە چیرۆکێکی هەیە لێرە هەر فیشەکێک وانەیەکە. دوای ئەوەی قوتابیان مەشق و ڕاهێنانی خۆیان کرد وەنانی بەیانیان خوارد ئێستا دووبارە گەڕاونەتەوە گۆڕەپانی مەشق و ڕاهێنان منی شاتومە دەمێن بزانم ئەوان لێرە چوانەیەک وەردەگرن مەشقێک دەکەن بۆ مەبەستە دەمێت لەگەڵ عەمید جەلال عەزیزخان جێگری ڕاگری کۆلێژی سەربازی زاخۆ قسە بکەم. ئامی زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ دەرفەتێکە بێمەدا بەدەم ڕۆیشتنەوە دەمێ پێت بڵێم بۆچی ئەو گروپانە ئەو فەسیلانە کە هاتوونەتۆ لێرە گروپ فەسیلی جیاواز دانراون هۆکارەکەی چییە؟ بله وەکی جەنابێتە ئاماژە پێگیرە پشتێک و ساعتە تەدریب بەدەنی خلاص بی بەڵێ 3 ساعتی دیمای هەی تەدریب پێ دەڵێن تەدریب دێنە لێرە تەدریب لە عسکەری لە ئەساسی تەدریب عسکەری لە ئەساسی قوتابی فێرەکەتن ئەو حرکاتی عسکەری پێویست بیتندا لە خزمەتی خۆدا لە وحداتی خۆ لە ژیانی خۆی عسکەریدا پێویست بیتن ئەو حرکانە فێر بیتن ڕۆژانە و ڕاهێنانیان ڕۆژانە بەڵێ ڕۆژانە و ڕاهێنە ڕاهێتەکردن بەس دەگۆڕێتن حرەکەی تێ
مثلا 2 ساعات مان هيا 6 ساعات مان عندك حركه مان هيا 6 ساعات بيدن اوجا حتى باش فير ببيتن اوجا حركه دي تواوا بيت دشنا حركه جديد فير باشا وەکو دەبینی ئێستا زۆر ڕێکخرا وەستاون باشە ئەگەر یەکێکیان هەڵەیەکی کرد سزاکەی چییە؟ والله سزاك هيا يعني هر عسكري بخو يعني هر بله هر هلاك هبيتن سزا هيا وهر باشيكش هبيتن اوجي دهتا باداش كرينو باداشتش هيا طبعا باداشت باشش هيا يعني زور باداشتي هيا او انا ليره وفصل انا ليره مشق السلاح يعني تدريب السلاح او سلاح انا او تشكي يعني بوشتا وحدات لشكري بيشمرجي لويري تشكي عن هيا او تشكي ليره مشق بياك تدريب ديكن اللي راسه تدريب عن هيا تدريب اسلحه يا حبيبي باشا بله او دنگاتيا او ها يعني او سياقي كليه دنگو او يعني هر نشاط بوشي بيتنو هر ودياك بو بارز بيته والله بسيالك كلام قال الله بو دبليت برسم باشا رنگا خوانا خواسته شتێک شەڕێک شتێکی وا لەو شوێ ڕوودا گریمان ئەو چەکە لە کار وەستا باشە چ حەلێکی هەیە بۆیان بڵێن کە چارەسەری خۆیان بکەن هاوکاری ڕاوستانی سێ چار نەوعەکن یعنی خۆ لەناو دەرسەکە لەناو تەدریبی پێ نیشانەدەن يعني هي هيبدا ئەمە دەڵێنێ توقفات والعمل الفوري يعني هر جۆرە ڕاوستانە کەبیت و چه عمل پێ دەکەیت دا معالەجە بێتەکەن زور چار توقفات من هيك كذبات رمية هاي أنا أو تشتانا هموان علينا دخونيتن وفير ببيتن ياخذنا خاص كانت بشتا واحدة دخلنا وشر أو حالة رويدة أو خلفيك هي معلوماتي هي شون معالجة دكت لە کۆڵێژی سەربازی زاخۆ ئازایەتی ڕێگەز ناناسێت ئافرەتان شان بە شانی پیاوان سنوورەکان دەشکێنن و تواناکانی خۆیان دەسەلمێنن ورە بەرزی و لێ هاتوویان وەکو ڕووناکیەک دیمەنەکان گەشاوەتر دەکەن لە سالی 2016 کە پۆستی ڕاگیرایەتی کۆلیژی سەربازی زاخۆم وەرگرت بە حقیقت پاش دیراسەتێک ئەوی دی و بە تەکلیفی جەنابی ڕێزدار سەرۆک بارزانی کە ئەم کۆلیژە بە ناوی کۆلیژی سەربازی زاخۆی دوو بوو سەر بە وەزارەتی بەرگری عێراقی فیدرال بوو کە تەمەشام کرد ئیمکانیاتیان مەحدود بوو لە ڕووی وەرگرتنی قوتابیان لە ڕووی بنیە تەحتی لە ڕووی لە هەموو بابەتەکانی تر بەڵام بە هیمەتی خوای گەورە و بە پالپشتی زۆر بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە پالپشتی ئەم کۆلیژە بوو توانیمان کۆلیژەکەمان لە ئاستەشی بتانم لێ مامناوەندی بێخینە ئاستەشی ئێستا لەسەر ئاستی هەموو عێراقی فدرال وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆلیژی سەربازی زاخۆ یەکەمە هەم لەسەر کۆلیژەکان و هەم لەسەر هەموو یەکەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراقی فدرال لێرە تاریکی شەو بۆ خەوتن نییە هەراسانکردنی شەوانە بەشێکی دیکەیە لە دروستکردنی قارەمانیەتی قوتابیان بە دەنگێکی بەرز لە قوڵترین خەو هەڵدەستێنرێن و دەبێت ڕاستە و خۆیان بۆ شەڕێکی لە ناکەو ئامادە بکەن چونکە لە دۆخی ڕاستەقینەی جەنگدا دژمن کات ناناسێت خۆتان دەزانن بە حقیقت ئەرکی کۆلیژی سەربازی زاخۆ ئەرکەشی ئاسان نییە چکە کۆلیژی سەربازی زاخۆ لە یەک کات قوتابیانی سەر بە وەزارەتی بەرگری عێراقی فیدرال وەردەگری و لە هەمان کات قوتابیانی سەر بە وەزارەتی پێشمەرگە کاتێک ڕۆژ کۆتایی دێت ئەرک کۆتایی نایەت قوتابیانی ئەم کۆلێژە جیا لە ڕاهێنانی ڕۆژانە و وانە پراکتیکیەکان شەوانە لە ژوورەکانیاندا بە چرایی زانستەوە وانەکانیان دەخوێنن ئەوان تەنها بۆ تاقیکردنەوەی کۆتایی خۆیان ئامادە ناکەن بەڵکو خۆیان بۆ تاقیکردنەوە گەورەکەی ژیان ئامادە دەکەن.
بڵێ هاتوومەتە هۆبەی سەنگەرسازی و تەکنیکەکانی ڕوبەڕووبوونەوە و خۆپارێزی لە مین دەمەوێت لەسەر ئەو بابەتە لەگەڵ زۆر بەڕێز عەقید ئەحمەد جەمیل بەرپرسیم هۆبەیە گفتوگۆ بکەم لەسەر شێوازەکانی سەنگەرسازی و چۆنێتی خۆپارێزی لە تەکنیکەکانی مین. کاک عەقید زۆر سوپاس دەکەم بۆ دەرفەتە. سوپاس بۆ توژی ئەوەیژی و حاضر بوونەوە لێرە و خێر بێن سەرچاو. زۆر سوپاس دەکەم. هاتمە ژوورەوە دەبینم لێرە کۆمەڵێک ساتری جیاواز هەنە باشە ڕەنگە ئەوە بەلای زۆرێک لە ئێمە ئاشنا بن ئەو جۆرە ساترانەوە بینی بمتمان بەڵام ئەوەی لێرە زۆر سەرنجی من ڕاکێشە ئەو ساتریان بوو ئەمە چۆنەوە ساترە ئەوەی دیفاعی مەدانی کاملە بە کامل تەفاسیلەکان بەڵێ هەر بگرە لە خەندەق ینی حساب دەبێت بەلێ هەر بگرە لە خەندەق ئەوەی ماڵی عسکەریە پێ دەڵێن ینی ماڵی پێشمەرگەیەکی دووەم یا عسکەری ماڵی یەکەم لە ماڵەیە لە مەدەنیە ماڵی دووەم ئەوەیە چونکە ئەوەی زۆر پێشمەرگەی دەپارێزێت هەر سەربازێک هەبێت لەو خەندەقانە پێش خەندەق سەرباز یان پێشمەرگە دەچتە ناو خەندەقی تەأمینی حیاتی خۆ دەکەن وەختی ئەوەی هەبێت سەدی نۆت تەأمینی حیاتی خۆ باشە لێرە تەأمینی حیاتی خۆی کرد باشە سەنگەری خۆی دانا بەزەبەت لێرە چی هەیە لێرە عادەتەن پێش خەندەقا بێت ئەسلاک شایکە هەیە ئەسلاک شایکە بەلێ ئەمە تێلدەر بەڵێ تێلدەر بە کوردیە دەبێت تێلدەر ئەسلاک شایکەنە ئەوەی حیمایەی ئەو خانیە دەکەێت ئەو خەندەقەی دەکەێت پێش ئەسلاک شایکەژی حەقل ئەلغامی هەیە ئەگە ببینی ئەگەر هاوکارم دیمەنەکان نیشان بدە لێرە لە پێش ئەلغامەژی مین هەیە وەختی مین هەبێت ئەو دژمن زۆر بە زەحمەت دەگەهتە لای ئەو خەندەقانە یان ئەو پێشمەرگانە یان ئەو سەربازانە چونکە لازمە لە حەقلی مین تێپەڕێت و لازمە لە تێلدەریژی تێپەڕێت واتە ئەمە دوو بەربەست ئەگەر ئەوەی بدانێت هەر چ قووەتێک لێرە بێت ئەگەر مینی تێپەڕدا زەحمەتی ئەم تێلەشی تێپەڕدا دێتێرە لێرە شتێکەیە کە بەرگری بکات لێرە لە سنگەرەکەەوە بەرگری چونکە سیلاحی ئەو سەربازە تەسیری لاوەی دەکات ئەوەی زۆر نزیک دەبێت سیلاحوی تەسیری زۆر لە دەکات ئەوەی انتحاریە طبعا ئەوەی جلی ئەسلی وانە جلی ئەسلی داعشە بەڵێ لە شەڕ ڕوبەڕووبوونەوەکانی داعش کاتێک کە کەسێک هاتووە خۆی انتحار بکاتن لە نێو پێشمەرگا هاتووە ڕوبەڕوە بووتەوە بەم شێوەیە خۆی انتحار بەو شێوەیە بوو نەفسی ئەو تەسمیمە بوو نەفسی ئەو جلو بەرگانە بوو نەفسی ئەوەی حیزامە بوو لە خۆت کرد ئەوەی هەموو تێنتیە و سەچمە هەر ئێک بە جێگایەکی یعنی بەش نوعێکی چاک دەت کرد ئەوەژی دگمەیە لە دەست بوو وەختێت هات نزیکی پێشمەرگەی بوو دگمەی لێدا انفجارت بوو هەم لێرە شتێشتر زۆر سەرنجی ڕاکێشم کە بابەتەکە ڕەنگە بەلای بینەرانیشەوە سەرساکەش بێت لێرە شتێک دانراوە لە شێوەی قورئانە هەر پاکەتی قورئانێکە بۆکسێکە بەڵام لە نێویدا تێنتی هەیە ئەمە چییە ئەمە نظامی داعش بوو نوکە ئێستا زۆر نظامیان هەیە هەیە ئێرهابی هەبوو فەرق بوو لە داعش لە داعش زۆر قورئان پیرۆز بەکاردەینەوە چۆن مەثەلاً قورئان دەدانتە عەردییان دەدانتە جێگایەکی تو لە ضەمیری خۆ لە دینی خۆ قەبیل ناکەی ئەو قورئانە لە جێگایەکی وا بێت چی دەکەی ڕاستەن دەهێڕاکەی لەو ڕاکردنە قورئان لۆتۆ کردیە فەخ واتە داعش پیرۆستانی داعش ئەم تەکنیکیان بەکارهێنا بالضبط قورئانیان کردوتە چەکێک بۆی کە پێشمەرگەی پێش شەهید بکەن و زۆر شەهیدجیدا لە سەر ئەو قورئانە وەوەی نظامەوەیە پاتریە و تەلیفۆنە و یان بەڕێگای تەلیفۆن یان بەڕێگای ضەغتی باشە ئەمەیان چییە ئەوەی مەستەرەی داعش ئەوەی مەشهوور بوون بەو مەستەرەیە ئێمە زۆر نەموودەجان چێ کردیە حتا لەسەر سەیارەی مفەخەخ لەسەر جلیکانات لەسەر ئەمە بە شێوازێک دانراوە کە پێی ئەوەی دەدانتە جێگایەکی دیار نابێت ئەوەیش دەدانتە لە ڕێگای تو وەختی تو بهی ئەوەی نابینی ڕەسەن پێ خۆت چۆن دەدانی ئەو گوڵۆپەخت هێلبێت یعنی عەمەلیەت انفجار چێتەوە کۆلێژی سەربازی زاخۆ ماوەی چەندین ساڵە لەسەر یەک بە باشترین کۆلێژی سەربازی لەسەر ئاستی عێراق دیاری دەکرێت لە سەرەتادا کۆلێژی سەربازی زاخۆ توانای وەرگرتنی 150 بۆ 200 قوتابی هەبووە بەڵام دوای ئەوەی لیوە نەزیر عاسم ئاغا پۆستی ڕاگرایەتی کۆلێژ وەردەگرێت لە تەواوی بەشەکان گۆڕانکاری گەورە دەست پێ دەکات
ئێستا ئەو کۆلێژە توانای هەیە لە هەر خولێکدا 1500 تاوەکو 2000 قوتابی وەرگرێت کە ئەمە دەستکەوتێکی مێژوویە بۆ کۆلێژی سەربازی زاخۆ. خۆی دانانی بیرۆکەی کۆلێژی سەربازی زاخۆ کە ناوەکە لە سەرەتادا ئەکادیمیای سەربازی زاخۆ بە هەر لایەن سەرۆک بارزانیەوە بووە. سەرۆک بارزانی تاوەکو ئێستا پشتیوانی ئێوەیە؟ بە تاکید یعنی پشتیوانیەکەی بەردەوامە. هەر پێش تقریبان 2 مانگە من بە خزمەتی گەیشتم ئەوە دائیمان لە دوور و نێزیک متابعە کە ئاستی کۆلیژی سەربازی تا چ ڕاددایەک بەرز بیتەوە و هەموو مەواقفەکان بە جەنابیان دەڵێن لە ڕێگای با بڵێم وەزارەتی پێشمەرگە و لە ڕێگای سکرتاریەتی جەنابیان. دەگەڕێمەوە بۆ سەردەمی داعش جەنابەت لە شەڕانە بەشدار بووی. زانیاریم هەیە لە یەکێک لە شەڕەکان لە شارێکی عێراق داعش چواردەوریەوەی گرت هێزەکانی دیکە ئێوەیان زێهێش بەتەنهامانەوە ئێوە گەمارۆ درابوون. ئەو چیرۆکە چۆن بوو؟ چۆن توانیتان ڕزگار بن لێندەر؟ کاتی 2014 کە بە خۆتان دەزانن یعنی ئەغلب شارەکانی عێراق وەکو بڵێ ئینهیاری کرد. ئینهیارەکەش ئەسبابەکەی دیاری بوو. ئەو کاتی من قاید فەرقەی 4 بیم لە سەلاحەدین بارەگام لە عۆجەی بوو لە شاری تکریت کە ئەو کاتە ڕوویدا من بیم لەگەڵ قاید عملیات فەریق ڕوکن عەلی فرێجی لەگەڵ مدیر شورتەی سەلاحەدین جوماعینات کە وەزیری بەرگری عێراق بوو پێش ئەو کابینەی ئێستا کە هەموو شوێنەکان کەفتە دەستی داعش تەنها ئێمە مەجموعە کە ئەفسەر و سەرباز لەگەڵ ئێمە بین بەرگریمان کرد لە قاعیدەی سپایکەر لە شاری تکریت. چۆن توانیتان ڕزگار بن؟ تەکنیکێکتان بەکارێنە ئەو کاتە؟ بەخوای وەکو بلێ شەڕەکە شەڕێمان و نەمانێ بوو یعنی هەموو سنوورەکان وەکو بلێ کەفتە دەستی داعش بەلام ئەو معسکەرە مقاومە کرا بەرگری کرا حتاکو قووەت چکە قاعیدەشی وەکو بلێ سەربازیە سەر بە قووەی جەوی عێراقی بوو تا ئیمدادات و قووەت لۆمان هات توانیمان خۆڕا بگرین و بەردەوام بین لە مقاومە و بمینێنەوە لەوێ. باشە بەڕێستان جیالەوەی ڕاگری کۆلێژی سەربازی زاخۆن پۆستێکی دیکەی کۆمەڵایەتیتان هەیە بەڕێستان سەرۆک عەشیرەتی گۆرانە دەبێت بزانم چۆن توانیتە هاوسەنجی لەنێوان ئەو پۆستە بکەیت؟ من ڕێزم لۆ جەنابەت هەیە وەکو بڵێ ڕێز و تەقدیرم لۆ هەموو عەشیرەتەکانی با بڵێن هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی یعنی ناونیشانی سەرۆک بۆ من زۆر گرانە یعنی هەر برادەرێک برا گەوراتی عەشیرەتێک بکە یان قەبیلەیەک بکە یان عائیلەیەک بکە من بە پێویستی دەزانم ئەوە خۆی دیاری نەکا وەکو سەرۆک عەشیرەت خۆی دیاری بکە وەکو خزمەتکار چونی برا گەورەی عەشیرەت یان برا گەورەی قەبیلە یان برا گەورەی خانەوادەی خزمەتکارە و ئێمە ئەوانی کە با بڵێن برا گەورایەتی ئەو عەشیرەتانە دەکەن دەبی چ جا لەبیر نەکەین ئێمە لە هەرێمەشێت دەژین کە دەیلێنێ هەرێمی کوردستان ئەو هەرێمە پێکاتیە پەرلەمانی هەیە حکومەتی هەیە سەرۆکایەتی هەرێمی هەیە پێویستە هەموو ئەو برا گەورەی ئەو عەشیرەتانە خۆ بە خزمەتکاری ئەو حکومەتەی بزانن پێویستە هەمومان شەو ڕۆژ ئیش بکەین کە زیاتر مؤسساتی دەولە بەهێز بکەین نا خوددا نەخواستە ئیشی خراپ بکەین و عەشیرەتی خۆمان تووشی کێشە و ناخۆشی بکەین و سمعەتەشی خراپیان لۆ بینین من دەڵێم برا گەورەی هەر قەبیلەک هەر عەشیرەتێک خزمەتکارە ئێستا هەموو عەشیرەتەکان قەبیلەیان هەیە عائیلەیان هەیە بەس من مستەڵەحی سەرۆکایەتی یان ڕیاسەتی عەشیرەت بە هەند نازانم ئێوجا ئەوی خۆ بە سەرۆک عەشیرەت بزانی ئەوی خۆ بە ڕئیس عەشیرەت بزانی ئەوە یان وەکو بڵێن ئێشەشی دەرونی هەیە یان هیچ لە مێژووی عەشایر نازانی. لەم کۆلێژەدا دوو پرۆگرامی خوێندنی تایبەت هەن یەکەمیان ماوەکەی 2 ساڵە و بۆ قوتابیانی دەرچووی ئامادەیە دووەمیشیان بۆ قوتابیانی دەرچووی زانکۆکانە کە ماوەکەی 9 مانگە.
ئێستا لە یەکێک لە هۆڵەکانی خوێندن لە کۆلێژی سەربازی زاخۆ هاتوومەوە ئەم هۆڵە بۆ ئەوەی کە بزانم لێرە چوانەیەک دەخوێندرێت بۆ مەبەستە دەمەوێت لەگەڵ عەمید ئازاد عەبدولعەزیز بەرپرسی باڵی خوێندن لە کۆلێژی سەربازی زاخۆ قسە بکەم. کاک عەمید زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتە دەمەوێت بزانم لێرە قوتابیان لێرە چوانەیەک دەخوێنن لە کۆلێژ. ما بشێوەیەکی گشتی ما 16 مۆدەی تێک و كلية عسكري فيريد خين خاصة جامعة تدريس تعبئة وتخطيط وتحسين واتصالات حرب كتلوية وجغرافيا وتاريخ يعني تقريبا 16 مودة ميتة 16 واني بعد جامعة تدريس في جريدوي جبلي واني متعلقة بتدريب في جريدوي بسيلة حيبة باشا لماوي نومك أمانة روجانة أو أنا دخلين يعني روجانة ديف منهجية بهاتي ضانون وزارة بيشمركة هروسا يد قطابية سربة وزارة الدفاع وبرجي العراق فهم هاي أكيد ديف منهجي وانا تتأخر أم ديف منهجي ديف وانيد وانا أم تنا توزع كمان أستي أو منهج زاني كي وداتنا لقال تجاوزي شيء لقال خواجة كان ديك العراق ياخذ أواني مثلا لبريطانيا أمريكا لشوينا كان ديك هن تقريبا كان ينهمان ليفلا يعني تقريبا منهجي ما بشيويك عام يعني هاسي كلية موحدة يعني هم إيك منهجة بس أو هندك منهج جديد متطورة دينا النفضة اشتي نسبة مداهمات شا تعامل الإرهاب كان شا نسبة أو طيارة سيار نوكا الشارع روسيا دا تذكرينون أف منهج تاني ميت إضافة كريد قال منهج ودا طلبة بتا استفادة جبيرن أو أستيكيتي بهماش وازي كولجكاني بريطانيا أمريكا لسر همان أستدتاني بوي بله باشا ليرة دبينم نقشة شيء جغرافي هي أما تشيا أما بجنبي ميضاد رمل أم تشيت كان بوهندي هكذا بظن طلبة هردم يعني نتبي أستكو بيت تكنولوجيا لازم تحبي تبزاني كجيت كيف كاده شوا واجب يخوكي فيتو ميضاد كشيء بو أو كسر جلت شول كان ضد بزاني كاده شوا أو واجب يتنفيذ كرن. باش استما نقشة تشيا. أما بنبي ميضاد رمل أما نقشة باجير زاخويا. باجر زاخوة ونهمي يعني همية هندي واجبك وأم ككل عسكري زاخو تطبيق كان أركما يعني فون منطقة تانية بەرزی ڕێژەی سەوزایی لە کۆلێژی سەربازی زاخۆ لە ئاستی ستاندارد زۆر بەرزترە بە زۆرێک لە هەر گۆشەیەکی ئەم کۆلێژە دار و باخچە دروست کراوە تاوەکو کەشوهەوایەکی گونجاو بۆ قوتابیان فراهەم بکرێت هەرچی پێداویستیە قوتابیانە پێداویستیە ئەو ئەفسەر و مامۆستایانە لە کۆلیژی بەردەوامن لە خزمەت پێویستە هەموو وەکو بلێ جێگایان وەکو بلێ خواردنگەیان وەکو بلێ کەسکاتی و سەوزایی ئەحتیمام پێ بدرێ دا جەوەکی مولائیم دروست بکرێ هەم لۆ قوتابیان هەم لۆ مامۆستایان هەم لۆ ئەفسەرەکان لەسەردەستی لیوە نەزیر عاسم ئاغا گۆران گۆڕانکاری ئەوەندە گەورە لە کۆلێژی سەربازی زاخۆ کراوە کە بەراورد بە پێش ساڵی 2016 بەڕوونی هەستی پێدەکرێت بە جۆرێک تەواوی ئەو هۆڵ و بینە و گۆڕەپانانەی دەبینرێن بە هەوڵ و هیمەتی ئەو دروست کراون نەخۆشخانە هۆڵی وەرزشکردن و مەلەوانگە و چەندین بەشی دیکە ئەمانە لە چەند ساڵی ڕابردوو دروستکراون بە ئامانجی خزمەتکردنی زیاتری کۆلێژی سەربازی زاخۆ. تەواوی ئەو مەشقوو ڕاهێنانانەی لێرە لە کۆلێژی سەربازی زاخۆ بینیتان بە ئامانجی ئەوەیە گەنجی کورتوەکو و قارەمانێک بۆ ڕیزەکانی هێزی پێشمەرگە پێ بگەێنرێتن. ئەوانانەی کە لێرە دەخوێندرێن لەسەر ئاستی کۆلێژە دیارەکانی جیهان دەخوێندرن. ڕاگر و مامۆستایانی ئەم کۆلێژە دەیانەوێت ئاستی خوێندن لەم کۆلێژە هاوتای کۆلێژە بەرزەکانی جیهان بێتن. پایتەخت میدیا بۆ یەکەمین جار وەکو میدیایەک لەسەر ئاستی تەواوی میدیاکانی هەرێمی کوردستان و عێراق دیمەنی مەشق و ڕاهێنانەکانی نێو ئەم کۆلێژە سەربازیایی
بۆ بینەرانی خستە ڕوو.